خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆکی کۆماری تورکیا ڕایگەیان لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممەی وڵاتەکەیدا سەرکەوتنی بەدەستهێناوە. بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو سەرکەوتنە هەر تەنها سەرکەوتنێکی سیاسی نییە. تورکیا تەرجیحی PKK'dan تورکیا بەریاری خۆیدا بۆ شەڕێک لە کەراوەدژی هەموو ڕێکخراوە تووریستەکان بە پەکەکە و فەتوشەوە. لە هەمان کاتدا ئەمەنجامانە نیشانی دەدەن بەردەوام دەمی لە ئازادکردنی خاکی سووریا و کردنەوەی ڕێگا بۆ میوانەکانمان تا بە پارێزراوی بگەڕێنەوە زیێدی خۆیان. بەڵام بەلای ئۆپۆزیسیۆنی سەرەکی تورکیاوە کە کاندیدیشی هەبوو بۆ پۆستی سەرۆکایەتی وڵاتەکە تەواوی پرۆسەی هەڵبژاردن جێی گومان بووە. ülkemizin ve demokrasimizin ئێمە ئەزمموی هەڵبژاردنێکمان کرد کە بە قوڵی کاریگەری دەبێت لەسەر بواری دیموکراسیمان و هەروەهاش لەسەر ئایندەی ژیانمان. ئەم هەڵبژاردنە بەو شێوازەی کرا تا ڕاگەاندی ئەنجامەکان هەڵبژاردنێکی ناڕەوا بوو. نەهرەوەندەش بەڵکو ئۆپۆزیسیۆنی تورکیا پاش ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن بە گومانێکی زۆرتر و نیگەرانیەکی قوڵتریشەوە لە ئایندەی تورکیا دەڕوانێت کە شێوازێکی نوێی سیستمی فەرمانڕەوایەتی لەو وڵاتەدا دەست پێ دەکات. en başta söyleyeceğimiz ئەم ڕژیمە نوێی لە ئێستا بەدواوە دەست بەکار دەبێت مەترسێکی گەورەیە بۆ تورکیا. یەک لایەن یان تاکە کەسێک و لە هەمان کاتیشدا ببێتە سەرۆک و یاسادانەر و ببێتە دەوڵەت و دەسەڵاتی دادوەری ئەوە خۆی لە خۆیدا کێشەیەکی ڕاستەقینێ و مەترسیەکی سەرەکیشە بۆ تورکیا. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دوو پسپۆڕی کاروباری تورکیا دەکات. دکتۆر کۆمڕۆ تۆکتامش لە نێوەندی پرات لە نیویۆرک، هەروەهاش دکتۆر مستەفا گوربوس پسپۆڕی سیاسی لە ستۆدیۆی چاوی واشنگتنە. دکتۆر کۆمۆر، دکتۆر مستەفا زۆر سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە و دکتۆر مستەفا لە لای تۆ دەست پێ دەکەم. گوێمان لە ئۆپۆزیسیۆنی سەرەکی تورکیا بوو هەڵبژاردن بە هەڵبژاردنێکی ناڕەوا ناودێر دەکا. بەڕای تۆ وایە؟ بەڵێ بەڕاستی ئەوە زۆر ڕاستە، بە تایبەتی کاتێک بیر لە هەڵبژاردنێکی ڕەوا و ئازاد دەکەینەوە کە دەیان ساڵە و لە ساڵانی پەنجەکانەوە هەندێک یاسا و ڕێسامان هەیە لە تورکیا. بەڵام لە چەند هەڵبژاردنێکی ڕابردوودا و بە ڕیفراندۆمەکەی ساڵی پاریشەوە ژمارەیەک شت هەن کراونەتە یاسا و ڕێسا، ینی ژمارەیەک شتی ناڕەوا وەک میدیا. هەڵمەتەکانی هەڵبژاردن وەک ئەوەی دامەزراوەکانی دەوڵەت بوو بنە دامەزراوەکانی یەکلایەن. زۆر ئاشکرایە بۆ هەر کەسێک چاودێری هەڵبژاردنەکان دەکات کە بە هیچ شێوەیەک هەڵبژاردنێکی ڕەوانە بووە. لە هەمان کاتیشدا پرسیارگەلێکی زۆریشەن لەسەر هەبوونی هەڵبژاردننی ئازاد کە هەرگیز لە ڕابردووشدا هەڵبژاردنێکی ئازاد نەبووە لە تورکیادا، بە تایبەتیش لە ناوچە کوردنشینەکانی وڵاتەکەدا و بۆ دانیشتوانی کوردیش. لێرەدا گومانەکان زۆرن. ئێستاش ئەوە دەزانین کە دەنگی نەتەوە پەرستەکان زیادی کردووە و هەروەها ناوچە کوردنشینەکانیش ئەمانەش پرسیاری تر بە دوای خۆیاندا دێنن. بێگومان ئێمە زۆر شت لەو بارەیەوە نازانین، چونکە تەنها یەک میدیا هەیە و ئەویش حکومەتیایدا باڵا دەستە. تەواوی دەنگەکانی ئۆپۆزیسیۆن کراون. تەنانەت هەندێک نیگەرانیش هەن لەسەر ئەوەی لەوانەیە هەڕەشەشیان لێکرابێت و نەتوانن قسە بکەن. نابێت ئەو ڕاستیەشمان لەبیر بچێت هەڵبژاردن لە نێوەندی باری نائاساییدا دەکرێت. ڕیفراندۆمەکەی ساڵی پار و ئەم هەڵبژاردنەش کە دوو دەنگدانی گرنگ بوون و هۆکارن بۆ گۆڕانی ئایندەی وڵاتەکە. ئەمە گۆڕانی گرنگە، گۆڕینی سیستمە. ئەو سیستمە نوێیە. سەرۆک ئەردوغان دەمێکە هەوڵی بۆ دەدات و ئەم هەڵبژاردنە لە نێوەندی ڕەوشێکی ئەجگارنە هەمواردا کراوە. باری نائاسایی و بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی تورکیا کە دەنگی کورد یەک گلاکەرەوە و گرنگ بوو. بابچینە لای دکتۆر کۆمۆر. دکتۆر کۆمۆر، بەڕای تۆ وەکو دکتۆر مستەفاژ ئاماژەی پێکرد، دەنگی نەتەوە پەرستەکانی تورکیا لەم هەڵبژاردنانەدا زیادی کردووە. ئەمە بەڕای تۆ بۆ ئایندە گرفت بۆ ئەردۆغان و ئەو حکوومەتەی کە پێچی دێنێ دروست دەکا یان نا؟ بەڵێ ئەمە زۆر گرنگە و لە ڕاستیدا هاوڕام لەگەڵ دکتۆر مستەفادا. پێویستە تشک بخینە سەر ئەوەی ئەم هەڵبژاردنە لە ژێرباری نائاساییدا کراوە. جا پاش ئەو ڕاستیە ناتوانین چاوەڕوانی هیچ سەروەریەکی یاسا و هیچ دادپەروەریەک بین یان نەهێشتنی گەندەڵی. چونکە کاتێک باری نائاسایی دەبێت
ئەوە ئەم شتانە بێ هیچ گومانێک دێنە ئاراوە ئەو جا هەنگاوی دواتر دەبێت کە لێکۆڵینەوەکردنە لەو شتانە دڵنیام لەوەی ئەندامانی پەرلەمان جایا بە تاکە کەسی یانیش وەکلایانی سیاسی هەوڵی ئەو لێکۆڵینەوانە دەدەن ئەو جا دەشزانم بە دوای ئەو هەوڵانەدا داخستن دێتە ئاراوە و ئەو داخستنە ژیانی کۆتایی هاتنی هەموو بەشداریەکی دیموکراسیانە جا لەم ڕوانگەیەوە بۆ خۆم هەندێک نیگەران بووم لەو قسانەی کە ئۆپۆزیسیۆن دەیکردن و پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن لەسەر ئەو بنچینەی دیموکراسی وەها کاری خۆی دەکات ناوێنایەکی دیموکراسی لە ئارادا نەبوو تەنها لە بۆ ڕەواییدان بە ڕژێمی نوێ ئەمە ئەوەیە کە ڕوویداوە ئێستاش ئەنجامەکان ئەو وێنەی هەمانە ئەوەیە تورکیا بە ئاستێکی بەرچاو دابەش بووە و ڕاستی دابەش بوونەکەش 50-50 لە هەڵوێستەکاندا لە کۆمەڵگەیەکی ئاوەها دابەشبوودا پێم وانییە ئۆردوگان و لایەنگرانیشی بتوانن بە ئاسانی فەرمانڕەوایەتی بکەن و ناشتوانن بڵێن شەقامی تورکیا دەسەڵاتی داونەتێ دەسەڵاتیان نەدراوەتێ بەڵکو فەرمانڕەوایەتی کۆمەڵگەیەکی ئێجگار دابەشبوو دەکات و زۆریش ڕوون و ئاشکرایە ئۆردوگان نایەوێت دەستبەرداری ئەو دابەشبوونە ببێت دەستبەجێ ناوی دوژمن دەنێت دەستبەجێ باس لە خواست و ئەمانجە هەرێمایەتێکەی دەکات جابوویە ئەوە بارێکی ئێجگار مەترسیدارە لە ڕوانگەی دابەشبوونەوە پرسیارێکی تر ئەوەیە بخۆ دەزانی ئەردۆغان نەیتوانی 300 زایدیەک لە کورسەکانی پەرلەمان بەدەست بێنێ ئەوەی کە تا ئێستا زانیاریە لە بەردەستی منە 295 کورسی هەیە ئەکەپە بۆ پێکهێنانی حکوومەت لە کاتێکا کە ئەردۆغان بۆ خۆی سەرۆکە لەگەڵ پەرلەماندا 295 کورسی هەیە ئەمە چ ڕەهەندێکی تری سیاسیە بۆ خودی ئەردۆغان خۆی بەڵێ ئاکەپا زۆرینەی ڕەهانیە بەڵام هێشتاش گەورەترین لایەنی ناو پەرلەمانە وێرە ئەوەی ژمارەیەکی زۆری کورسی لە دەستداوە پاش ئەوەی دەنگدەرانی هەدەپە بە شێوەیەکی بەرچاو توانیان ڕێژەی لە سەدادە تێپەڕێنن ئێستا ئاکەپە و وەک زۆر جاری تریش لە چەند ساڵی ڕابردوودا کردوێتی هاوپەیمانێکی گرنگی هەیە ئەویش مەهاپەیە کە لەو باوەڕێژدام لەم هەڵبژاردنە براوەی ڕاستەقینەیە ئێستا مەهاپە خاوەنی بڕیارە و بە ئاسانی دەتوانێت دەست بگرێت بەسەر تەواوی بەرنامەکان و سیاسەتەکانیشدا بەو ئەندازەی پشتیوانی لە ئاکەپە دەکات پێویستە چاوەڕوان بین و بزانین ئەم پەیوەندیە و ئەم هاوپەیمانێتیە بەرەو کوێیان دەبات بۆ خۆشم سرم ناسوڕمێت لەوەی ڕاستڕەوە نەتەوە پەرستەکانی تریش لە پەرلەماندا بچنە ڕیزیانەوە جاوەک هەر هاوپەیمانیەتێکی تر نادیاری و مەترسیش هەیە بەڵام بەگشتی پەرلەمان نزیکە لەوەی ببێتە دەستگایەک بۆ بەڵێ بەو شێوەی ئۆردوگان چاوەڕی دەکرد بۆ ئێستاش زۆر زیاتر لە پێشتر ڕژێمی ئاکەپە بەردەوام دەبێت لە سەرکوتکردن و دادگاییکردن و زیندانیکردنی نوێنەرانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەماندا بەڵام هیچ یەکێک لەمانە بەو مانایە نییە ئۆردوگان و ئاکەپە ئاسوودە دەبن تورکیا ئێستا بە شێوەیەکی بەرچاو وڵاتێکی دابەش بوو و ئۆردوگانیش ئاوری ئەم دابەشبوونە خۆش دەکات وەک چۆن لە دواترین وتاریدا کردی لە هەموو شوێنێکدا ناوڕادەگەێنێت وەک دوژمن ڕژێمەکەشی لەسەر ئەو دابەشبوونە دەژی لە 150 تری وڵات لە شوێنی خۆیەتی لایەنێکی دەنگ بلند هەدەپە ئێستا لە پەرلەمانە و بەردەوامیش دەبێت لە هەوڵەکانی بۆ نەهێشتنی سنوورداریەکان وێرای هەراسانکردن و دادگاییکردنیش لە هەمووشی گرنگتر ئەوەیە ئێستا ئۆپۆزیسیۆنێکی جەماوەری هەیە با جەهەپە ببینین ئایا بەردەوام دەبێت لە هەوڵەکانی بۆ خواستەکانی خۆی یان دەبێتە ئەپۆزیسیۆنێکی ڕاستەقینە ئەمەش ئەو بیرۆکەیە هێشتا نەخراوەتە سیاسەتی جەهەپەوە ئەمە چ جۆرە ڕەهەندێکی سیاسی هەیە بۆ ئەردۆغان لە کاتێکا سەرۆکە بەڵام لایەنەکەی خۆی زۆرینە نییە لە پەرلەماندا 295 کورسی هەیە ئەمە پرسیارێکی زۆر باشە دەمانبات بۆ بیرکردنەوە لە هەڵبژاردنەکەی مانگی 6 ساڵی 2015 کاتێک ئەم هاوپەیمانێتیە تاکتیکی نێوان پارتی نەتەوە پەرستی تورکیا مەهاپە و پارتی فەرمانڕەوای وڵاتەکە ئاکەپە دروست بوو ئەم هاوپەیمانێتیە لە کاتێکدا بوو کە یەکەمین جار بوو ئاکەپە زۆرترایەتی کورسیەکانی پەرلەمان لەدەست بدات و ئەو جا چوو بەرەو مەهاپە وەک لە بیریشمانە کورد لەو هەڵبژاردنەدا لە 13 زیاتری هەبوو هەر بۆیە ئەو هاوپەیمانێتیە تاکتیک ئامێزەمان بینی لە نێوان ئەو دوولایەنەدا و دواتریش بووە هاوپەیمانێتیەکی استراتیژی و
لەوانەشە بۆ چەندان ساڵی داهاتوو هەر ئابەم شێوەیە بمێنێتەوە و ئەمەش بەهۆی پشتبەستنی ئەردوغان بە پارتی نەتەوە پەرستی تورکیاوە. بەڕاستی سەرکەوتووی ڕاستەقینە لەم هەڵبژارنەدا مەهەپەیە نەک ئەردوغان سەرکەوتنێکی بچووکی هەیە. ڕاستە ئەوە سەرکەوتنێکی گەورەیە بۆی کە دەسەڵاتی جێبەجێکردن بەدەست دەهێنێت وەک سەرۆکی وڵات. دەزانی لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا بینیمان هەمان ئەم ڕۆڵی ئێستای هەبووە لە فەرمانڕەواتی حکومەتدا، هەرچەندە ڕۆڵەکەیشی سیمبولی بووە، بەڵام هەر سەرۆک بووە. ئەی چیمان بینی؟ خراپبوونی باری ئابووری بەهۆی ئەو هاوپەیمانێتیە تاکتیکیەی لەگەڵ ماهەپا کردی و پاش هەوڵی کۆدێتاکەی مانگی حوتی 2016 تۆکمە کرایەوە. لەو کاتەشدا بینیمان ئەو هاوپەیمانێتیە کارنامەی نەتەوە پەرستی بە دوای خۆی داهێنا لە سووریادا و لە شوێنەکانی تریش. لە ئاستی ناوخۆییشدا باری نائاسایی لە ناوچە کوردنشینەکاندای هێنایە ئاراوە. ئەمانش هەمووی ئابووری تورکیای دیاری دەکرد. ناشبێت ئەو فاکتەرەمان لەبیر بچێت شتی سەرەکی لایەنە نەتەوە پەرستەکانی ئەو وڵاتە ئابووری تورکیا نییە، بەڵکو ئەرکی سەرەکی کارنامەکەیان کارنامەی نەتەوە پەرستیە دژی کورد و لەوانەشە دژی پەنابەرانی سووریاش بێت و ئەمەش لە ئایندەیەکی نزیکدا دەیبینین. لەلایەکی تریشەوە دەشێت لە ئایندەدا کێشەی زیاتری ئابووریش ببینین، بە تایبەتی کە ئەردوغان ئێستا زیاتر پێویستی بە ماهەپە لە پەرلەماندایە. با ئەمەش بڵێم لەم سیستمە نوێدا پەرلەمانی تورکیا تەنها شوێنێکە کە چاودێر نییە. ئەردوغان چاوەڕوانی وەها پەرلەمانێکی دەکرد بە بێگرفت و بە تێکرای دەنگ بڕیارەکانی پەسەند بکرێت، بەڵام لە پەرلەمانی ئێستادا زۆرینەی نییە، بە تایبەتیش کە گرنگی پەرلەمان لە بابەتەکانی وەک ئاسایشی نیشتیمانی ناوخۆیدایە، لەوانە ڕاگەیاندنی باری نائاسایی یان درێژکردنەوەی بیرکردنەوەی لە میوانداریکردنی بنکەی بیانی لە ناو وڵاتەکەدا وەک بنکەی ئەنجەرلیک، ناردنی هێزی سەربازی بۆ سووریا و هەتا دوایی. ئەمانە هەموو بە بڕیاری پەرلەمان دەبن. هەر بۆیە لەم پەرلەمانەدا مەهەپا دەستێکی باڵای هەیە لە ئێستادا. دکتۆر مستەفا، تۆ ئاماژە بۆەوە کرد کە ڕەوشەکە بەرەو خراپتر دەڕوا. ئەگەر وایە خەڵک بۆچی دەنگەدەن بە ئاک پارتی و بە خودی ئەردۆغانیش؟ زۆر هۆکار هەن. ناسنامەی سیاسی بەشێکەلی، هەروەها شیکردنەوەیەکی باش هەیە بۆ بازنەی هەڵبژاردن لە تورکیا و شێوازی دەنگدان. دەزانی لە هەڵبژاردنەکانی پێشوشدا پرسیاری هاوشێوە هەبوون. بەڕاستی دەمەوێت جەخت لەوە بکەمەوە وەک دکتۆر کۆمڕۆ ئاماژەی پێکرد. پێویستە لێرەدا بیر لە ڕەهەندی سەقامگیری بکەینەوە. پەیمانەکانی سەرۆک ئەردوغان بۆ سەقامگیری. ڕەجەب تەیب ئەردوغان پەیمانی دەدا کە سیستمی نوێی سەرۆکایەتی بۆ تورکیا باشترە بەهۆی سەقامگیری داراییەوە. ئەوەی بە بازاری جیهانی دراوی و کۆمەڵگەی نێونەتەوەی و هەروەهاش کۆمەڵگەی ناوخۆیی تورکیاش دەدا. ئەمە دەتوانم بڵێم گونجاندنەکانی ئەردوغان بوو لە بەرامبەر جیهاندا. بەڵام ئایا ئێمە ئەومان بینی یان دەیبینین؟ ئەمە پرسیارەکەیە. ئەگەر ئێمە نەیبینین و ئەگەر نتوانین سەقامگیری ئابووری ببینین، ئەوە بێگومان کەمبوونەوەی دەنگەکانی هەکەپا دەبینین کە لەوانەیە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا بێت، واتە هەڵبژاردنە خۆجێیەکانی بڕیارە لە مانگی 4 ساڵی داهاتوودا 2019 بکرێن. ئەوەشمان لەبیر بێت ئەم هەڵبژاردننی ڕۆژی یەکشەمە وەها بڕیار بوو لە مانگی 11 2019دا بکرێت. بەڵام ئەردوغان ئەوەی دەبینی لەوانەیە لە هەر کاتێکدا بێت قەیرانی ئابووری ڕوو بدات، واتە بەر لەوەی باری ئابووری لە خراپەوە بڕوات بۆ خراپتر. پێویستی بوو بڕیار بدات و بڕیارەکەشی لەسەر بنچینەی ئەو پەیمانەی بوو بۆ پاش ئەم هەڵبژاردنەی باری ئابووری جێگیر دەبێت. لە ژێرباری ئەم ڕەوشەشدا کۆمەڵگا زۆردا بەش بوو و ئۆپۆزیسیۆن هەر زۆر زیندوو گوژمی داوەتە خۆی. هەروەها ئەوەش بۆ یەکەم جارە ببینرێت ئیسلامیەکان و سێکولارەکان و تەنانەت کوردیش و هەروەها لایەنی تری نەتەوە پەرستیش هەر هەمویان پێکەوە دەبن بە بەرنمەیەکەوە. ئەمە دیاردەیەکی نوێیە. دیاردەکە تازە سەر هەڵدەدات. دیاردەیەکی ئاڕاستەکرا و لەوانەشە بگاتە ئەوەی ئۆپۆزیسیۆنێکی بەهێزتر ببینین لە هەڵبژاردننی داهاتوودا. جا لەو ڕوانگەیەوە وەهای نابینم دابەشبوون لە کۆمەڵگەدا نەمێنێت و سەقامگیری ئابووری بێتە ئاراوە. بە پێچەوانەوە لەوانەیە بازاری جیهانی درا و هێشتا هەرگومانی هەبێت. لەوانەیە چاویان لەسەر هەڵبژاردننی داهاتوو بێت کە هاوشێوەی ئێستای وڵاتەکە دابەشە و باری ئابووریش لەوانەیە بەرەو خراپتریش بڕوات
بەهۆی سەپاندنی باری نائاساییەوە کە لەوانەیە بەردەوام بێت هەر بۆیە پێویستە سەیری ئەو ڕەهەندانە بکەین. بەڵێ ئەلبەتە لەسەر باری ئابووری من تەوەرێکی تایبەتی بۆ تەرخانەکەین لەم بەرنمەیەدا بەڵام پێش لەوە بەر لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممە گەلێک پێشببینی هەبوون بۆ ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنە و ئەلبەتە دابەشبوونێکی بەرچاویش هەبووە لە نێو دەنگدەرانی تورکیادا و لە بیریشمان نەچێت. ئەنجامەکانی زۆرێک لە ڕاوەرگرتنە گشتیەکان ئاماژە بوون بەوەی ئەردۆغان لە گەڕی دووهەمدا دەشێت سەرۆکایەتی وڵاتەکە بباتەوە. پێشبینیەکانم ڕوون و دیار بوون ئاشکرا بوو بەڕێز ئەردۆغان هەڵبژاردنە باتەوە. خۆشحاڵم بەو ئەنجامانە و هیچ شتێکی ترم نییە بێڵێم. هەڵمەتەکانی هەڵبژاردنمان بینی لایەنەکەی تەروەها ئاماژەی بە ئەردۆغان دەکرد کە کەسێکی بەڕێزە ئێمەش سەرمان لەوە دەسوورما نازانین چۆن هەڵبژاردننی بردەوە بەڵام ئیتر ئەوەیە خەڵک دەنجی داوەتیە. دکتۆر کومور دوو ڕای جیاوازمان گوێ لێبوو لە دەنگدەرانی تورکیاوە. بەڕای تۆ ڕەجەب تەیب ئەردۆغان لە ماوەی ئەم سەرۆکایەتیدا دەتوانێت ببێتە سەرۆکی 85 میلیۆن کەس لە تورکیادا وەکو یەک سەیری ئەو 85 میلیۆن کەسە بکە؟ وەک ئاماژەم پێکرد ئەو جۆرە دابەشبوونەی ئێستا تورکیای تێدایە پێم وانیە ئەردۆگان خۆی وەک سەرۆکێک بۆ سەرانسەری تورکیا ببینێت. لە ساڵی 2011دا ئەردۆگان ڕایگەیاند کە پێویستە سەرۆکوەزیری 74 میلیۆن کەس بێت پاش سەرکەوتنی لایەنەکەی لە هەڵبژاردندا. جابەڕاستی خۆی مانای ئەو وشانە دەزانێت. بەڵام ئێستا هەموو سەکۆکان بەکاردەهێنێت بە دواترین وتاریشەوە بۆ ناساندنی دوژمنەکانی. وەک پێشتر وتم ئاوری دابەشبوونی کۆمەلگە خۆش دەکات واتە لەو کاتەوەی دەستبەرداری هەموو پراکتیزەکردنەکانی دیموکراسی بووە. هەواڵەکانیش سەبارەت بە گەندەڵیە خوجەیەکان لەسەر ئەم هەڵبژاردنە زیاتر دەردەکەون و لێکۆڵینەوەشی تیادا ناکرێت و یان لێکۆڵینەوەکان وەردەچەرخێنن بە هەوڵی هاوبەشی ئاکەپە و مەهەپە بۆ ڕەوایدان بەم حکوومەتە. بەڵام خودی ئەردۆگان ئەو ڕاستیە بە باشی دەزانێت کە لە 50 دانیشتوان پشتیوانی ناکەن و پرسیارەکەش لەوەدایە ئەوەی کە دەمێنێتەوە ئایا تا چەندی تر پشتیوانی لە ئەردۆگان و لایەنەکەی دەکەن. بەڕای تۆ گەورەترین سەختی کە دێتە بەردەم ئەردۆغان هەر هیچ نەبێ بۆ ئەم 5 ساڵەی داهاتوو چی دەبێت؟ The biggest challenge is seriously the economic crisis. And I can't speak to that. گەورەترین سەختی بەڕاستی قەیرانی ئابووریە. ناتوانم بە وەردەکاریەوە قسە لەسەر ئەوە بکەم. بەڵام لە ئێستادا سەرمایە گوزاری بە شێوەیەکی بەرچاو کەم بۆتەوە. سەختیەکی تریش هێز و دەسەڵاتی هەرێمەکەیە. و لەمەیاندا ئەردۆگان وەک کەسایەتیەکی ناوچەکە وەها بیر دەکاتەوە کە دەتوانێت فەرمان بدات و کۆنتترۆلی تەواوەتی هەموو شتێک بکات لەو ناوچە پڕ لە ململانیەدا. پێم وانییە پێویستە ڕێگە بەمە بدرێت. بەڵێ ڕۆڵی دیاریکراوی هەیە بیبینێت بەڵام ئەگەر پێی خۆی لەوە زیاتر ڕاکێشە ئەوە لەلایەن هێزەکانی ناوچەکە و هێزەکانی جیهانیشەوە ڕادەگیرێت. جا هەر بۆیە قەیرانی ئابووری و خواست و ئامانجە ناوچەیەکانیش دەبنە کێشە بۆ ئەردۆگان کە دەبێت چارەسەریان بکات. هەر چۆنێک بێت دەمەوێت ئەمەش بڵێم ئۆپۆزیسیۆن لە 3 ڕۆژی بەر لە هەڵبژاردن لە چڕوانیەکی ساویلکانەدا بوون. ئێمە قسەمان لەسەر ڕژێمێکە 15 ساڵە لە دەسەڵاتدایە ناتوانێت ئەو دەسەڵاتە بە دوومانیان نەڕێی یەک هەڵبژاردنەوە لا بدەیت. حەزم دەکرد بڵێم گەورەترین کێشەیەک ئەردۆگان ڕوبەڕووی دەبێتەوە بە ڕەنگاربوونەوەی ئۆپۆزیسیۆنە. بەڵام وانە ئۆپۆزیسیۆن بەرنامەی نییە، سیاسەتی نییە، پێی ناچێت ڕوانینیشی هەبێت. ئۆپۆزیسیۆن خۆی بەستۆتەوە بە لادانی ئەردۆگانەوە. ئەی دوای ئەوە لادانی ئەردۆگان نابێتە سیاست و نابێتە بەرنامە و ناشبێتە ڕوانین. بەداخەوە سەر و سەوداکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆندا ینی سەر و سەوداکردن لەگەڵ لە 150 خەڵکدا نابێتە سەختیەک بۆ ئەردۆگان هەرچەندە هەست بە ئامادەییان دەکات و بە ئاگاش دەبێت و هەنگاوی توندیش دەگرێتە بەر بەرامبەر ئۆپۆزیسیۆن. دکتۆر مستەفا بەڕای تۆ ئۆپۆزیسیۆن بە هەدەپەشەوە ئەتوانن ببنە خاوەنی بەرنمەیەکی هاوبەش بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەردۆغاندا بەتایبەتی کە خۆشت دەزانی لەم سیستمی سەرۆکایەتیە پەرلەمان هیچ باڵادەستیەکی نییە بەسەر خودی سەرۆکی تورکیاوە.
ئەمە بەڕاستی دەکەوێتە سەر هەندێک دۆسیەی دیاریکراو لەوانەشە هیچ هاوپەیمانەتیەک لە هەڵبژاردنە خۆجیەکاندا نەبینین چونکە خاڵی هاوبەش نییە هەروەک هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی تا بەرنمەیەکی هاوبەشە بێت بەڵام پێویستە بیر لە سەپاندنەکەی باری نائاسایی بکەینەوە و ئایا تورکیا ئەو بارە نائاساییە درێژ دەکاتەوە کە بێگومان پشتیوانی مەحەپەی لەگەڵدا دەبێت ئەمە لە کاتێکیشدایە دەشێت پلانی ئەردوغانیش بێت هەرچەندە زیانیش لە خواستە ئابوووریەکانی وڵاتەکە دەدات ئەم پرسیارە زۆریش پەیوەندی بە کێشەی کوردەوە هەیە لە تورکیادا ڕەوشە ناجێگیرەکە کە ڕێک لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا هەیە و ئەمەش بەبێ هیچ گومانێک کاریگەری خۆی دەبێت لەسەر کاری ڕۆژانەی لایەنە کوردیەکان لەسەر شارەوانەکان و شتەکانی تریش ئایا پشتیوانی پارتەکەی میراڵ ئەکشنەر دێتە ئاراوە لەوانەیە وەڵامەکە نەخێر بێت چونکە لایەنێکی نەتەوە پەرستە و لەگەڵ مەهەپەدا لە پێشبڕکێدایە لەبەر ئەوە لەوانەیە زۆر بۆی قورس بێت کارنامەیەکی هاوبەشی هەبێت لەگەڵ کورددا و هەدەپەش بەم ڕاستیە دەزانێت جا لەو ڕوانگەیەوە بەلانی کەم بوژاندنەوەیکی نوێ دەبینین لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا و لەوانەشە گۆڕانکاری لە سەرکردایەتی جەهەپەدا ببینین لەوانەیە هەندێک گۆڕانکاری تریش ببینین هاوڕام لەگەڵ دکتۆر کۆمرۆ کە پاش 16 ساڵ فەرمانڕەوایەتیکردن لە ئۆپۆزیسیۆندا لە کاتێکدا ئۆپۆزیسیۆن خۆیشی کێشەی هەیە لەسەر چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ کارنامەی دیاریکراودا بابەتی دۆسیەی دیاریکراو ڕوانینەکان چین بۆ وڵاتەکە ئەمانە وەهیان کردووە دابەشبوونێکی زۆریش لەناو ئۆپۆزیسیۆنەکاندا هەبن. زۆر جارابەتە پێش هەڵبژاردن باز لەوە دەکرا کە قۆناغێکی نوێ لە تورکیادا دێتە ئاراوە ئەگەر چی زۆرێک لە شیکەرەوە لەو بڕواایەدان قۆناغێکی نوێی سیاسی لە تورکیادا دەست پێ دەکا بەڵام بۆ هەندێکیشیان پێناچێت شتێکی ئەوتۆ بگۆڕێ بە تایبەتیش لە ڕووی سیاسەتی لەشکریەوە. دەشێت ئەمە بەو مانایە بێت تورکیا بەردەوام دەبێت لەسەر سیاسەتەکانی خۆی لە شەڕی دژی تیرۆریزمدا هەرتەنها ئەوە نییە لە ناو تورکیادا شەڕی پەکەکە بکرێت بەڵکو بردننی ئەو شەڕەشە بۆ ناو سووریا و عێراقیش تورکیا هێزی سەربازی هەیە لە سووریادا بەر لە هەڵبژاردنیش هێرش کراوەتە سەر بارەگاکانی پەکەکە لە شاخەکانی قەندیل ئەمەش بەردەوام دەبێت پرسە گەورەکە لێرەدا ئەوەیە ئایا تورکیا کرانەوەیەکی نوێی دەبێت بەڕووی هاوپەیمانە ڕۆژئاوایەکانیدا باشترین شتێکیش لێرەدا کۆبوونەوەکەی ناتۆیە پاش نێزیکەی 2 هەفتەی تر لە بروکسل و لەوانەیە ئەوە شتێکمان پێ بڵێت. دکتۆر کومور ئەلبەتە پێشتر بە دکتۆر مستەفا وت کە زۆر کەس پێش هەڵبژاردن ئاماژیان بەوە دەکرد قۆناغێکی نوێ لە تورکیادا دەست پێ دەکا بەڵام لە هەمان کاتیژدا ئەوە تاوشیکەرەوە سیاسی ئێستا جۆمان بوو پێمان دەڵێ هەمان ئەو جۆرە سیاستانی کە پێشتر هەبوون دووبارە دەبنەوە کەواتە نوێەکە چییە ئەوەی ئەردۆغان خۆشی دەڵێ قۆناغی نوێ دەست پێ دەکات. The new is the authoritarianism. قۆناغنوویەکەی سەرکوتکردنە پێم وایە ئەردوگان چیدی ڕیفۆرمیستی دەوڵەتی تورکیانیە وەک پێشتر ڕایدەگەیان خۆی دەوڵەتی تورکیایە وەک دەزانین دەوڵەتێکی نەتەوەیە لەسەر ئاسی ناوخۆ و ناوچەکەش بۆ نمونە دەوڵەتی تورکیا هەمیشە سیاست و سیاستمەدارانی کوردی بە تاوان ناساندووە ئەو ماوە کورتەی چارەسەرکردن وەک ئاکەپە باسی دەکات یان با بڵین ئاشتەوایی وەک سیاستمەدارانی کورد ناودێری دەکەن پرۆسەیەک بوو بۆ ڕاستکردنەوەی شەڕی سیاسەتەکانی دەوڵەت ئەوە نە ئاشتی بوو نە چارەسەر بەڵکو کۆنتترۆلکردنی ڕێباز و ناوەڕۆکی سیاسەتی کوردی بووە بە پێی ڕێوشوێنەکانی گۆڕانکاریەکان لە ناوچەکەدا و هەروەهاش هاوپەیمانیە ناوخۆیەکان ئەم جۆرە ڕاستکردنەوەی و گونجاندنە تاوانبارکردنی بەنگە سربەخۆکانی کوردی بە دوای خۆیاندا هێنا سەبارەت بە هەڵوەرینی بەهاکانی سێکولارزمیش گومان هەیە لەوەی ئەردوگان باری باو یان ڕێبازەکانی بگۆڕێت یانیش دامەزراوەکانی تورکیا هەرگیز وڵاتێکی سێکولار نەبووە وەک ئەمریکا هەمیشە وەک فەرەنسا بووە حکوومەت هەمیشە کۆنتترۆلی هەبووە بەسەر بیرروڕای ئاینی و دەسەڵاتیشی هەبووە بۆ باڵادەستی بەسەریدا بە پێی کارنامەکانی خۆی نیشانەکانی ئیسلامی بوونیان ئیسلامەتیەکی داخراوە نەک ئەوەی لەسەر بنچینەی ئاکار و قاڵبوونەوە بێت دەتوانم بڵێم وەک بارێکی باوی ئەوانەی کە خزمەت بە ئیسلام دەکەن بۆ ڕەواییدان بە کارنامەی خۆیان جا ئەم جۆرە بڕواییە بۆ ئەردوگان زۆر بە سوودا لە کاتێکدا زۆر جار سەلبێنراوە کە تێگەیشتنی لەو ئاینە زۆر سنووردارە بێگومانی جیاوازی هەرە گرنگ دەست بە سەرداگرتنە
و لە ڕاستیدا ئەم ڕژێمە سەرکوتکارە نەک دیکتاتۆر لە سیستەمە دیکتاتۆریەکاندا ئەو ڕێوشوێنەی سەرکوتکارانە دەزانیت کە دژت دەگیرێنە بەر بەڵام لە سەرکوتکردنەکانی ئۆردوگاندا پێی نازانیت کام ڕۆژناوان دەستگیر دەکرێت چ پرۆفیسۆرێک لە کاردار بکرێت چ خوێندکارێک دەست بەسەر دەکرێت قورسە بزانیت یاسا و ڕێسەکانی ئەم جۆرە ڕژێمە چۆنن چونکە هەمیشە بە پێی خواستی کەسی سەرکوتکار دەگۆڕێت. تۆ ڕاتچیە ئەم شتە نوێ چییە کە ئەردۆغان خۆی باسی دەکایە لە ئەنگلەکانی باسی دەکەن دەڵێن قۆناغێکی نوێ لە تورکیادا هەر سیستمە سەرۆکایەتەکەیە یا شتێکی تریشیان هەیە بەڵام نادیارە. دەزانی ئەوەیە کە شتەکان دەکرێن بە یاسا و ڕێسا لە 2-3 ساڵی ڕابردوودا ئەردوغان بۆ پۆستی سەرۆک هەڵبژێردرا و دواتر کەوتە کارکردن بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و هەرچەندە لە زۆر ڕێگەوە دەسەڵاتەکانی بەکاردەهێنا بەڵام ئەو کاتە یاسایی نەبوون کردنیشی بە یاسا و ڕێسا بەو پێی سەرۆک ئەردوغان بیری لێ دەکاتەوە بە یاساییکردن سەقامگیری بەدۆی خۆیدا دەهێنێت چونکە بازاری جیهانی هێشتا پێی قایل نەبووە هەروەها وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژئاوا و لەسەر ئاستی ناوخۆش بازنەی هەڵبژاردننی و ئۆپۆزیسیۆنیش ئێستا وەک ئەردوغان دەڵێت زیاتر دڵنیان لەوەی ئەمە ئایندەی تورکیا دەبێت بەوەی چاوەڕوانیەکان و یاساکانی یاریەکان پێداچوونەوەیان پێدا دەکرێت ئەمە وەک ڕای ئەردوغان دووبارەی دەکەمەوە بەڵێ ئەم قۆناغی بە یاسا و ڕێساکردنە لە ئێستادا دەستی پێکردووە بەڵام ئەگەر دابشبوون و سەقامگیری ئابووری بەرەو پێش نەچن ئەوە هەروەک خۆی دەمێنێتەوە و بازاری جیهانی بە تورکیا قایل نابێت وەک فاکتەرێکی نوێ و لەوانەشە بەرەنجامی خراپی داراییشی هەبێت جارێکی تریش ئەگەر باری نائاسایی بەردەوام بێت بە هەمان ئەو شێوەی 2 ساڵی ڕابردوو ئەوە ینی هیچ ڕێگەیەکت لە بەردەمدا نابێت بۆ سەر و سەوداکردن لەگەڵ دۆسێ ئابوووریەکاندا و ئەمەش کێشەی سەرەکی دەبێت بۆ ئەردوغان بۆ ئەو یاساییکردنەی خەونی پێوە دەبینی. دکتۆر کومور پێ وایە ئەردۆغان بتوانێت بەردەوام بێت لەسەر ئەو شەڕانی کە بە ناوی تێرۆرەوە ئەیکات کۆمەڵگەی تورکی ڕای گشتی لە تورکیادا چەندێک هاوڕای دەبێت چەندێک پشتیوانیشی دەبێت. Well, that's a tough question because as we have been saying, ئەمە پرسیارێکی قورسە چونکە وەک باسمان کرد دابەشبوونەکان و دابەشبوونی نەتەوەیی و نەتەوەیی توندەوە ڕوانینی هاوبەشیان هەیە لە تورکیادا تورکیایی بوون تەواوی بیرۆکەی دەوڵەتی تورکیایی لە ئایدۆلۆژیایی نەتەوەیی توندەوە سەرچاوی گرتووە ئۆردوگانیش گوژمینیۆی پێداوە ئەم دیاردەیە گەڕاوەتەوە هەر لە ئێستاوە لە ئۆپۆزیسیۆنەوە گوێم لێ دەبێت کە لەوانەیە پشتیوانی ئۆردوگان بکەن وەک بیرخستنەوەیەک ئەوە سیاسەتی جەهەپە بوو لە 3 ساڵی ڕابردوودا جابۆیە لەوانەیە ئۆردوگان شیانەکان بدۆزێتەوە بۆ بەدەستهێنانی پشتیوانی ئۆپۆزیسیۆن لە هەڵایسانی شەردا لەمەیانەدا زۆر بە هیوانین بەڵام لەلایەکی ترەوە زیادبوونێک هەیە چالاکیەکانی کۆمەڵگەی سیڤیل زیادیان کردووە لە ناو کورد و لە ناو تورکیشدا سەرکوتکردنەکانیش زۆر قرس دەبێت هەر ئێستا سەدان ڕۆژنامەوان لە زیندانن سەدان ئەکادیمی کاریان لە دەستداوە سەدان ئەکادیمی و ڕۆژنامەوان لە دەرەوەن بەڵام کۆمەڵگەیەکی سیڤیلی زۆر زیندوو لە ناو کورد و تورکیشدا جا لەم ڕوانگەیەوە بەرەنجام بەڕێکەوتنێکی ئەو دووبەرەیە دەبێت چونکە ناتوانین هێزینەتەوەی پەرستانی تون فرامۆش بکەین هەروەها ناشتوانین زندوی کۆمەڵگەی سیڤیلیش فرامۆش بکەین. زۆر کەس لە تورکیا خراپی ڕەوشی ئابووریان وەک هۆکارێک باز دەکرد کە دەشێت کاریگەری نەرێنی لەسەر دەنگدان بۆ ئاکەپە و بۆ خودی ئەردۆغانیش هەبێت. ئێستاش ئابووری ناسان جەخت دەکەنەوە لەوەی پێویستە لە بێهنا و ئابووری تورکیادا هەنگاوی دەستبەجێیی بژیرێتە بەر. لە ڕاستیدا زۆر لاوازی هەن کاتێک دەڕوانینە وێنە گەورەکە گرانیەکی زۆر هەیە نرخی سوود بەرزە کورتێنانی بودجە گەورەیە ئیدی بەگشتی کە دەڕوانینە ڕەوش و پێکهاتەی ئابووریمان دەبینین لە بارێکی باشدا نییە لەو ڕوانگەیەوەی وەگەرخەرانی سەرمایەلی دەڕوانن هەر بۆیە پێویستمانە بە زوویی هەڵسەنگاندن و تاوتوی ئەو لاوازیانە بکەین. دکتۆر مستەفا زۆر بە کورتی پێم بڵێ لە کاتێکە ئەمە ڕۆژی ئابووریە لە تورکیادا لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا ڕۆژی ئابووری زۆر خراپترە باری ئاسایشی ناجێگیرە ئەمە بێلەوەی کە باری نائاسایی لەو ناوچەیەشدا هەیە. ئەردۆغان زۆر شانازی بەوە دەکا کە کورد دەنگێکی زۆریان پێداوە بەڕای تۆ کورد بۆچی دەنگەدا بە ئەردۆغان؟
بەڕاستی ئابووری دەتوانێت دۆسیەکی گرنگ بێت لەوانەشە نەبێتە ئەو دۆسیە گرنگە دەشێت ناسنامەی سیاسی ئەو دۆسەیە گرنگە بێت بۆ دەنگدان لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا ئەو دابەشبوونەی لە ڕەهەندی ناسنامەی سیاسیدا هەیە و ئەوەی هەندێک لە کورد دەنگ بەلایەنە نێوەندگیرەکان دەدەن لە تورکیا نەتەوە پەرستەکان نا ئەمەش شتێکە لەگەڵ هاتنی ئەردوغاندا دەستی پێ نەکردووە و هەر هەبووە دەزانین دوو بەشی سەرەکی هەن و یەکێکیان دەنگ بە هەدەپە دەدات و ئەوی تریشیان دەنگ بە لایەنە نێوەندگیرەکان دەدات ئەو لایەنە نێوەندگیرانش ئەو ڕوانینەیان هەیە و تیشکیشی دەخەنە سەر کە دەشێت ڕەوشی ئابووری و کێشەکانی کورد چارەسەر بکات ئەوەی کە ئێستا ئەردوغان لە ڕووی ئابووریەوە باسی دەکات بۆ کورد مانای هەیە ئەگەر بێت و باری ئابووری دارما یان خراپتر بوو ئەمە پرسیارەکەیە دۆسیی ناسنامە بۆ زۆرێک لە دەنگدەرانی کورد کێشەی سەرەکی بووە بەڵام ئەوانەی لە بازنەی هەڵبژاردننی لایەنە نێوەندگیرەکاندا باری ئابووری لە گوتارەکانیاندا دەخرێتە ڕوو گوتارەکانیشیان متمانی پێ دەکرێت دکتۆر مستەفا دکتۆر کومور زۆر سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لە چاوی واشنگتنی ئەمڕۆماندا و تا چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرمێت.